سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیددیۆیەکی نوێ لە مێژە داوا دەکەن ژوورەکەت گۆڕیا پێویستە باس سێتەپە نوێیەکەت بکەیت و خەڵکەکی یەکجار زۆریش لە کۆمنت هەموو زار دەنووسن ژیر ئەو پارچانەی ئەچوو بەکاری دێنی سعیان چەندە و بە چەندی دەتوانن سێتەپێک دروست بکەن ببنە یوتیوبەر وەکو من یاخود ڤیددیۆ دروست بکەن ستودیۆیەکی گەیمینگ دروست بکەن من هەوڵدەم سەرجەم پارچەکانی کە لەو ژوورە هەیە لە ژووری ستودیۆیەکەم هەیە باسییان بکەم بۆ نرخەکانیشان پێ دەڵێم و پێویستە کامە و کامەت هەبی تاوەکو بتوانین ڤیددیۆ دروست بکەیت یان ئەگەر دەتەوێت ژوورێکی گەیمینگ دروست بکەیت پێویستە چی و چیت هەبی هەمووتان بۆ باز دەکەم بە کێبڵەکان بە پلەیستیشن ئێکس بۆکس بە پارچەکانی دیکە بە پارچەکانی کۆمپیوتەری بە کامێرە بەدەنگ بە هەموو شتێک خۆشەویستانم پێشە بچمە ناو ڤیددیۆیەکە یەک ڕکلامی کچکە بۆ چناڵێکی زۆر خۆشەویست دەکەم بە ناوی تاسان ڤیددیۆ سەرنج ڕاکێژی زانیاری گشتی بڵاو دەکاتەوە ڤیددیۆەکانی زۆر سەرنجڕاکێشن هیوادارم ئەوەی خۆشەویست بچن سبسکرایب بکەن و لەو لینکەی لە کۆمنت دوودای دەنێم وەروە لە دیسکریپشن دووبارە دەکەمەوە بنووسنە لایەن ژیرەوە هاتون پێویستە ئەو کەسانی کە زانیاری دەبەخشن پشتگیری بکەن لایەن ئێوەی خۆشەویست کاکە تاسان بڕۆن سبسکرایب بکەن ئۆکێ ئاوڕێنی خۆشەویستم ئەگەر سێریچی تەواوی ژوورەکە بکەین لەولایە سێتەپی کۆمپیوتەر و ئەوە پلەیستیشن شتەکان دانایست دانە باسییان دەکەم لەولایەش باگراوندێکی بچووکم دروست کردیە ڕەفەیەکەم لەگەڵ سەرجەم پاکەتی ئەو شتانێک کە کڕیمە لەگەڵ هەندێک کتێب و هەندێک شتی جوان و دیاری ئەو شتانێک کە وەرم گرتی ئەو پاکەتی تەرتیباتەکان مەسە دانە هەرهەمووتان بۆ باز دەکەم لێرەش تەلەڤیزیۆنەکەی خۆم دانا لێرەکە گەیمینگ دەکەم بەڵام پلەیستیشن و ئەکسبۆکسەکەم لەولایە ئەو تەرتیبات و شتانم هەمووتان لە بۆ شیرەکەم وەرستا سەرەتا لەسەر مێزی کۆمپیوتەرەکەم نووسێکەم ئۆکێ پێشترش باسم کردیان مێزێکی تەبیعیە پێم وابی لە ئیکیامان کڕی بە دەوری سەدەکەی $80 بوو $75 لەو دەورانە بوو ئەو مێزێکی ئاساییە سێ چەکمەجێی لەگەڵە ئەو چەکمەجان دەتوانانی ئەو پارچانە شتە زیادەکانی خۆ من کێبڵات و تەرتیبات شتم گەلە زۆرە کە توانم لێ کوانە بۆ خۆم هەڵیان بگرم ئۆکێ ئەو مێزەکەی سادەیە جوانە درێژیەکەیم زۆر بڵداین پانیەکەی کە دەتوانم زۆر لە سەری دابنێ بێنێرە ئەو کەیسە پێشترش باسم کردی کەیسێکی ئاسا پێم وایە نرخی $10,000ەکە دەتوانی دەستی پلەیستیشن یاخود ئەکس بۆکسی بۆ شێوازە بخێناوێ هەڵی بگری زۆر جاری وایە لەگەڵ خۆم دەیومە شوێنی کاریان دەیومە شوێنێکی دیکە بۆ شێوازە توانی هەڵی بگری کەیسێشکەمان هەیە ئەو کەیسە نرخی پێم وایە ئەوەش $15,000 لە بۆ نیتندۆ سویچەکەمە ئەگە بچمە دەرەوە نیتندۆیەکە لەگەڵ خۆم بم ئەو شێوازەی دەگرم تاوە خوشوخت لێی نەدا بە کۆنیش نەبێت ئۆکێ دوو بیگ بۆیەکە دوو شتە گەورەکە پلەیستیشن 5 و بە ئەکسبۆکس سیریەس ئەکسبۆکس سیریەس نرخی لە دەوری $590 لە بۆ $600 چێ تقریبا ئێستا دەستی دویان بزەبت نادەم سەریان چەندە بەڵام پلەیستیشن 5 ماوەکانی دیکە لە بۆ هاوڕێکی نزیک خۆم کڕی لە دەوری 650 و پێم وابی $50 بەڵام نرخ بەردەوام دەگۆڕ لە پلەیستیشن 5 پلەیستیشن 4 و ئەکسبۆکس وانیش لە دەوری $300 بەنوێتی دەستی 200,000 شتێکی لە بابەتانەیە هەردووکم کۆنێکتی کۆمپیوتەرم کردیە لە بۆ ئەوەی کاتێک کە مەسەلەن ڕیکۆردی گەیمەک دەکەم شتێک دەکەم یان گەیمپڵەی دەکەم چۆن کردی شتم لە ڕێگەی ئەو ئامێرەی ئەو ئامێرە ئیشەکەی وی چییە لێکوانە ئینەکی هەیە ئەو ئینەوە دەکە پەخشی پلەیستیشن و ئەکسبۆکسەکەی بێتە ئێرە دەستە ناو ئامێرەی بە USB دەداتەوە کۆمپیوتەری ئەو ئامێرە پێدەوتێت کاپچەر کارت لە جۆری 4K 6S پلسە ئەوە نوێترین جۆری ئەو کاپچەر کاردانێکە لە بازار هەیە نرخیان تۆزێک گرانە بەڕاستی و ئامێرە ڕیکۆردە لەبەرەوەی بە 4K ڤیددیۆ دەتوانی تۆمار بکەیت لەبەری پلەیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس بە 4K ڤیددیۆ تۆمار دەکەن ئەوە نرخیان تۆزێک گرانە پێم وابی لە دەوری $300 لینکی وای لە دیسکریپشن دادنێم لە بۆ خۆتان دەتوانن بچن سەردانی لینکەی بکەن ئەگە پێویستان پێ کاپچەر کار زۆر گرینگە ئەگە بی یوتیوبەر لەبەری پێویستە ڤیددیۆی پلەیستیشنەکەت ڕاستەوخۆ لەگەڵ کاردانەوە لە ڕێگەی ڤیددیۆ کاو کامێرەیەکە وەری بگری زۆر گرینگە ئەو ئامێرەتە بیت چەند نوعیی هەیە تۆ دەتوانین $1,000 بکڕیت نرخی دەوری $150 هیچ عیبی نییە هەندێکیان هەیە ڕاستەخۆ دەستە ناو کۆمپیوتەر ئەویان نرخی $8,000 بەڵام 4K ئۆکێ دوو شاشەمان هەیە پێشتر ڤیددیۆ تایبەت نەسەریان کردیم هەردوو شاشەکەشم سامسونگە ئەویان 4K ئەویان $1,000 حەزمیان 27 ئینچە پێم وابی ئەوە $350 بەسەر ڕاوستەیە ئەوەشیان لە دەوری 250 لە دەور بەرێ بوو دوو شاشەی زۆر باشن من زۆر متعان دەکەم بە تایبەتی 4K کە لە بۆ یاریکردن زۆر استفادە دەکەم بەڵام ئێستا یاری لە سێرە ناکەم بەڕاستی ئەگەر لە بۆ یوتیوبی لێرە یاری دەکەم بەسەر ڕیکۆرد بەڵام ئەگەر لە بۆ خۆم یاری بکەم دەستکە کەم دێنم کێبڵێکی ئەکستێنشن لە پلەیستیشن یاخود ئەکسبۆکس سیریەسەوە ڕانچێشەیە بە بن زەویدا هینایەتمە ئێکوانە بۆ نمونە دەیبینن ئەو ئەکسبۆکس سیریەسەکەمە ئەکسبۆکسەکەم لێ لەگەڵ کۆنێکت کردیان وایرەکەمە لە بۆ ئەکستێنشن کردەوە ئێکوانە لێرە دەتوانم لە بۆ خۆم دانیشم بەو شێوازەی لاغ لەسەر یان تۆپی یۆگام هەیە پێم لەسەر دادنم لە بۆ خۆم یاری دەکەم کە یەکجار خۆشە مەسەلەن دوێنێ شەو خەریکی یاری هیتمان بوویمە هەر یاریەکە بمێ بیکەم لێرە بۆ شێوازە دیکەم و زۆر خۆشترە
ئەمن حەزم زیاتر لە شاشەی تەلەڤیزیۆنیە لە بۆ یاریکردن نەوەکو بێم لێرە دانیش بەسە کۆمپیوتەری یعنی گەیمەری کۆمپیوتەری نیمە بەو دەرەجەی لۆش زۆر بەکەمی یای دەکەم سە کۆمپیوتەر زیاتر لە بۆ گەیمی یوتیوبی ئەگەر نادۆ خۆم دانیشم حەز دەکەم بە شاشەیەکی گەورەی یاری بکەم. بێمە سەر ئەو شتەوە جارێکی کەش باسم کرد ئەو لایتە زۆر ئەو لایتە ڕێگەکانی پلەیستیشنیان بەڵام شوێنەکە لەوانێ بڵێن خراپ نییە من نامێ زۆر لە چاومدا دەمێت لایتێک پێبی هەموو لایت ژوورەکان بگژێنەوە تەنیا ئەو ڕووناکیە باگراوەندێکی شیمان لە بۆ دروست دەکە زۆر جوان نرخی وەی پێم وابی 30,000 بوو یان 30 دلارە لە بازار بەدەستان دەکەوی شتێکی زۆر جوانە لۆ سەتەپی گەیمینگ زۆر جوانە دوو ڕنگ لایتمان هەیە ئەو ڕنگ لایتێکی سادەی بچووکە بە 15,000 نانەی زۆر باشە خراپ نییە لایەکە تۆزە ڕنگ دەکە ئەویان بیگ بۆیەکەیە زەبەلاکەیە ئەویان زۆر گرینگە ئەگەر بگە یوتیوبەر بە بەرامبەر کامێرە قسە بکەیت دووچاوت بۆ شێوازە ڕووناک دەکە ئەویان نرخی پێم وابی 100 دلارە ئێستا بە 100,000 ناریش بەدەستان دەکەی لە شوێنی باش بۆ یەکسەر میکرن چەند شوێنێک بپرسن ئینجا بێتن کامێرەیە چی؟ کانونی 50 ئەومان هەیە M50 پێم وایە ناوی کامێرە زۆر خراپن پێم وایە M50 بە کێبڵێکی HDMI وەرم گرتیە دایتمەوە کاپچەر کارتێکی لەو شێوازەیە بەڵام گچکەیە لە کۆمپیوتەرمدا تاوەکو پەخشەکەی بە کلین وەربگرم بە خاوێنی بە HDMI و بە کێبڵەش لە کۆمپیوتەرمدا تاوەکو چ بکەم من ئاڕێن خۆشەویستم بۆ بەرنامەیە ESOS Utility 3 کە بەرنامەیەکی تایبەتە بە کانون وەکو دەبینن ڤیدیۆم هەیە وەرە دەنگیشم هەیە لێبڵی دەنگم دەبینن لە ڕێگەی مایکرۆفۆنە هەموو شتەکان کۆنێکتە لەگەڵەوە ئامێرەی و تەنانەت دەتوانم بێم گەیم پلیش بکەم ئەگەر حەزم لێ دەتوانم گەیم پلیش دابنێم بۆ شێوازی ئەو کامێرەکەی خۆم دەبی ئێرە دەتە گەیم پلی بەڵام ئێستا هادیان ڕێک نێخستێ میم دەتوانێت ڕێک بێخین زۆر گرینگە من ڤیدیۆ بۆ شێواز دەکەم ئەو باگراوندمە ئەو بە خۆمم ئەوش مایکە هەمووی بێک کات دەیکەم ئەوە نیە لە مۆنتاژی پارسە لە سێچیاندانم بێک وەقت دەیکەم ئیشەکەم بۆ ئاسان دەکەوە زۆر گرینیشە بۆ شێوازەی شاشەکانم باس کرد کەیسی کۆمپیوتەرەکەم شتێکی زۆر گرینە ڕامی 16 گیگایە دەشەستی لەسەرە کە گرافیک کارتێکی کۆنە حەز دەکەم بیکەمە 36 ماماکان وادی پێدامەدانەیەکم بۆ پەیدا بکە حەزم لە دەستی دوو لە دەوری 450 دلارێک ئینشاءالله بیلدی کەیسەکەم هاردێکی یەک تێرای هەیە SSD 500 دەیان 250 وەڵام 256 SSD ڕێزنی هەفتی لەسەرە وەکو پرۆسێسەر و مەزەبۆردەکەی نازانم چێ بزەوت بەڵام شتێکی باشانە بۆ دانامە دەتوانم ئەپگرید کەم لەسەری واتە شتی باشتری لەسەردا کەیسەکەم بای 800 یان 850 یان 900 دلاری بەتنی کەیس شاشەکانش نرخەکانم باس کرد وەکو کیبۆرد و ماوس ئەمن لە کیبۆردی ئۆپتیماکسی بەکاردێنم کیبۆردێکی جوانە بە کەیف خۆم تام ڕەنجی ئەوەکان بە پرۆگرام بیگۆڕم مەسەلەن بەرنامەی تایبەت بەخۆی هەیە دەتوانانی ئێستا مەسەلەن ئەو حرەکەیم دانایە دەتوانە بیکەمە ریئاکشن بۆ نەکە جی داگرم ئەو شێوازە دەتوان بەڵام ئەو ڕێینبۆیەکەم زۆر بەدڵە ڕێینبۆ ویل ئەو بەردەوام هەموو ڕەنگەکان ئیش دەکاتن ماوسیش پێم وابی هەر ئەوەیە ناوی فانتێکە کریپتۆ VX7 ماوسێکی ئاساییە ماوسەکەم تقریبا بە 20 دلاری بوو پێم وابی کات خۆی کردن 20 دلارێک بوو بەڵام کیبۆردەکە تۆزە گرانتر بوو پێم وای ئەوە 45 بوو یا 50 دلارێک شتێکی لە بابەتانە بوو لە بیرم نیە بەزەبەست پێم وابی لەو سەیرانەیەکە کڕیتم ئەمریان درێژە دەمێنێنەوە کێشیان نییە وەروە میکانیکیشە هەجێ بدەنێ حەزم لە کیبۆردی میکانیکە بۆ دەتوانی دانەش ئەوانە لێکەیتەوە بیگۆڕی لە ئینتەرنێت دەتوانین لە ئەمازۆن ئۆردەر بکەیت کاملی شێوەکەی بگۆڕی کە شتێکی جوان دەبێت حەز لێ دیزاین لە بۆ خۆت بکەیت مایکرۆفۆنمان هەیە فڕۆنماکسی بەکاردێنم لەلانس ئۆریێنتەل ساوند کاتی خۆی لە بۆیان دابین کردم هەرچەندە ئیسفەنجەکەی خۆی نیە هەیان بردی بۆ ئیسفەنجە ناشرینێ بەڵام مەجال نەبوو بچم بازار ئیسفەنجی لەوە بکڕم ئەو مایکە دەرەجەیەکە دەنجی من بۆ مایکەی زۆر لەگەیەک دەگونجێ مایکەشی دەرەجەیەکە زۆر کوواڵەتە نرخیشی 125 دلارە ئەوەش ستاندەکەیتی ئەوەش فڕۆن ماکسە ئی خۆیتی پێم وابی ئەوەیان نرخی 50 دلار بوو یان 30 دلار شش لە بابەتانە بوو هێدسێتیش من دوو هێدسێت بەکاردێنم ئەویان هێدسێتی پلەیستیشنە گۆڵدە لۆگۆی پلەیستیشن لەسەرم لەگەڵ هێدسێتێکی دیکەم هەیە ئەویان تا زیاتر لە بۆ داوام بەکاردێنم ئێستا هەندێک کە پێتان نیشان دەدەم ئەوە هێدسێتە عیبی نیە لە بۆ یاریکردن زۆر باشە و لە بۆ ئیشی یوتیوبیش عیبی نیە لێتن دوێکی شاشە ئۆڵێدم هەیە زار یاری پێ دەکەم لە بۆ ڤیدیۆکانی خۆم پێویستە دانێک مەبی بۆ لە دنیای شارە زارم هاردەکی 6 تێرایم لە پلەیستیشنەکەشم دەیە هاردەکی 6 تێرایەت لە زۆری ترانسێنتە پێم وابی ئەوش نرخی 100 دلارێک بوو ئەو هیچ کە زۆر پرسیار دەکەن ژیر ئەو بەچەندەوە نامێ هیچ لەبیر بکەن ئەم نرخەکان هەم پێ بڵێن کورسیەکەشم لەلایەن دارینگەی کاتی خۆی بە دیاری بۆ منێترا بەڵام پێم وابی نرخەکە لە دەوری یان 200 دلار بوو یان 180 دلار بوو RGB شەواتە ئێرە هەموو لایت بەڵام تاوەکە سەر لایت میش پێ ناگرێت لەبەرەوەی نامێت ببتە حەفلە ژوورەکەم پێم وابی زۆر بێشتانە بوو لێرە بوو بابین ئەو لەیە لەو لایە شتە خۆشەکانە بەڕاستی هەرچەندە ئەو لایە خۆشتر لەو لایە بەڵام زۆر حەزم لە
سێتاپەچی لەو شێوازە و بەڕاستی لە باگراوندم بە هەرچەندە ژوورەکەم زۆر گەورە نییە ئەگەر نادەم دەمکرد دوو دانەیوە هەر لە پلانیشمە ئەگەر ئەوەی تەسویرەکەی دەکەن لێم بگەڕێ دێکەمە دوو دانەی لەو شێوازە شتەکان هەر بڵم ئۆکێ بۆکسەکی پلەیستێشن 5مان هەیە ئەوە بۆکسی ئاساییەکەیە مەنزەڕەکەی جوانە دامنایە ئەکس بۆکسمان هەیە سیریەس ئەوەش نیشتندویەکە لێرە دامنایە لێرە لە خوارتر کتێبێکی گەیم ئۆف ترۆنسمان هەیە خۆتان زان عاشقی فیلم و زنجیرەما من کتێبێکی زۆر نازدارە و ڕسمی زۆر شازی تێدایە چیرۆکی گەیم ئۆف ترۆنسی دەجێڕێتەوە جیهانی گەیم ئۆف ترۆنس نەک ڕۆمانەکە ئەو جیهانەکەی بە ناوی The World of Ice and Fire کتێبێکی زۆر خۆشە بۆ کەسانی حەزیان لە جیهانی گەیم ئۆف ترۆنسە و دیارێکشمان هەیە لەلایەن یەک لە هەوادارەکانی چەناڵی ژی لە یوتیوبی پێ لە بۆی نردی کتێبەکانی هاری پۆتەریە سەرجەم کتێبەکانە سەرجەم چیرۆکانی هاری پۆتەریە هەر هەموو کتێبی زەبەلاهن و لێرە چەند کتێبێکمان هەیە بەڵام من خۆم کتێب زۆر ناخینەوە نامێ واش خۆم نیشانم کە کتێب زۆر دەخینەوە ئەو کتێبانە هیچی من نییە ئەوەی خێزانما و دەخینتەوە شتانە کەیفم زۆر بەشتر نایە ئەو کات خۆی لە بەڕسم شتەکان کڕی ئەگەر کتێبی زۆر ناخینەوە بخینەوە باشترە بەڵام من بخۆم ڕاستەکەی دەڵم کتێبی زۆر ناخینەوە ئەوەش هەر لەلایەن خۆشەویستێکەوە هەواداری چەناڵی ژیر لە بۆی نردین ئارتێکی گارڤاریە یاخود ئاکشن فیگەرەکە تاوەکو ئێستا نەمکردەوە و ناشیکەمەوە و نامێ بیشیکەمەوە نازانم سەعدی وە چەندە بەڕاستی بۆ هیچ ناتوانم بە خۆ سەعدی لە بۆ دابنێ و هەر لە دیاریەکانی دیکە وێنەیەکی سنتی کیانۆ ریڤسی لەگەڵ لاست تەیپ ئەو ئەلبومێکی سنتی ئەوانەوە بە هەدی لۆمان هاتن کاتی خۆی لێرە دامنایە و پاکەتە نازانم لۆ فڕمەدا لەبەیان فڕمدا با لەبەرەوەی بەس دۆ فڕمەدا لەبەرەوەی نازانم بەچ فڕمەدا ئەوە کێبڵێکی دوور درێژی HDMI باشە HDMI 4K و چەند مەترە پێم وابی 10 مەترەوە زۆر درێژە لەو بەری ڕەڕام چێشەیە ببنەوە لەبۆ تەلەڤیزیۆنی شتێکی زۆر چاک بوو شەکەی زۆر بۆ ئاسان کردم ئەو جیازەشم هەرمەیە کات خۆی ڤیدیۆیەکم لەسەری کرد هاندهێڵدەکی زۆر کۆن و کلاسیکەوە نرخیشی هەرزانە بە 1000 نایەوە تا 1000 نایە بۆ خۆتان تام بکەن لە بازارە چەند وێنێکی زۆر جوانی گادفادەریشمان هەیە لەژێر دڵخوازترین ئەوەش پاکەتی کامیرایەکەمە ئەوش خەڵاتی یوتیوبەکەمە زۆربەتان دیتان زۆر مهمی ئێستا لە پێش چاومان ولی زمان دیتیه. بلام لبام نیمه زوزر. من جیل چی هم خیلی 100,000 سابسکرایبر. لو نیمه برا. آوش دیسکی یاری کنیم نیتندو باشه. آو دیسک که تیام کو میموری که و میتروید درید. یکم یاری نیتندو یادش اند تقریبا. کو اوریجینال. یاری زور راحتی بود زور خوشی بود. و زلداش من هم. هر دو یاری هم. آج یاری رو دکات خوی نازم. لو بس او یاری هم هی با دیسک. هیچ یاریش کم نیه با دیسک. بس آم میگن. ام یاری کنم آنلاین که با خود اندازانم. اوکی لیران. اوا دیاریەکی خۆشەویستی خێزانەکەم بوو هاوژینەکەم بوو پیانۆیەکی دەبۆکڕین ئۆرگێک خوندە پیانۆ دەزانم شتێکی عەزە بکەم کە شتە ڤیدیۆ مەسەری کردی بەڵام ئێستا لە بۆتان ناکەم ولی ڤیدیۆ مەسەری کردی ئەوە هەندێک پاکەتی ئەو ئامێرانەی کە لە ژیان ڕۆژانەی خۆم بەکاردێنم ئەوە ئەپڵ وۆچێکەکەم ئی هاوژینەکەمە من بەخۆم ئەپڵ وۆچ بەکارێنم لەبەرەوەی نامێ سەعات دەستکەم کەیفم زۆر بە سەعاتی نایە دەستم قوڕس دەبێت لە بۆ نووسینی خۆش نییە پاکەتی ئێرپۆدز پڕۆی زۆر ئەوە ژیانی منی زۆر ئاسان کردی بەردەوام لە گوێمە ئەوە پاکەتی ئێرپۆدسی ئاساییە ئەنی ئەوەی جوێی ئاساییەکەیە ئەو پڕۆی ئەو ئاساییە ئەوەشی ئایفۆنیە و ئایفۆنی ئێستا تەسویرا پێ دەکەم 12 پڕۆم دوو دانەیە خۆم خێزانم لێرەم دانیا لە بۆ جوانی ئەوەش ئایپادە نوێیەکەمە کە تاوەکو ئێستا ڤیدیۆ مەستەری نەکردێ وانشمدا و ڤیدیۆ لەسەر بکەم بەڵام هاوڕێیانی خۆشەویستم ئایپادێکی پڕۆم کڕیە تاوەکو ئێستا ڤیدیۆ مەسەری نەکرد هەوڵدەم لەسەری بکەم سەری پێم وایە بە 5 وەرەقەم نیوم کڕی بەدەستی دوو کە نرخش زۆر باشە لە بۆ ئایپاد پڕۆی ئایپاد پڕۆ زۆر ناستا ئەوە ئایپاد هەفت بوو پێم وابی کە یەکەم جار کڕیمان ئەوەیان لەکنە من نمایە ئاژینەکەم بردی پڕۆی کرد بکات ئۆکێ ئەوە پاکەتی کاپچەر کاردەکەی کە باسم کرد لە بۆ تەحویلی وێنە و ڤیدیۆی لە پلەیستێشن ئێکس بۆکسی ئەو پاکەتەکەیتی بە ناوی 4K 60S Plus شتێکی نازدارە کواڵیتی یەکجارێک زار باشە بەڵام تۆزە دیلەی هەیە ئەگەر نادەرەجێ ئۆکێ چمان هەیە ئەو جارە ئەوش پاکەتی نیتندۆیەکەیە پاکەتی نیتندۆ و پلەیستێشن و ئێکس بۆکسی زۆر جوانە یعنی ڕەنجی کۆنسۆڵەکەی سپیر ڕەنجی کۆنسۆڵەکەی ڕەشە سوورەکە ڕەنجی لۆگۆی نیتندۆیە ئەگەر نابخۆی سپیر نیتندۆ زۆر جوان ئۆکێ ئەومان هەیە ئەوە خەڵاتێک بوو لەلایەن زانکۆی گەرمیان پێم بەخشرا وەک نەک بەس من بوو من مامە حەمە بوو مامە زانا بوو مامە میر و ئەو خەڵاتە ماوەرگرت لە بەشداری فستیواڵی چالاکیەکانی زانکۆی گەرمیانمان کرد لەوێندە سیمینارێکم پێشکەش کرد و ئەو خەڵاتیان هەڵ بەخشی سوپاسیان دەکەم کاکە بیلالوان سوپاسیان دەکەم مامۆستایەکانی زانکۆی گەرمیان ئۆکێ ئەوە پاکەتی عەلاماتەکانی پلەیستێشنیە و پێم جوان بوو لێرەم دانا بۆ جوانی ئەوە کامێرەیەکی دیکەیە کە بە پێشتر بەکارم دەهێنا لە بۆ ڤیدیۆی خۆم و ڕیکۆردی گەیم پڵەی وەشتانە
ستریم کامم لۆجیتێکە کامێرێکی دەرەجە یەکە لە بۆ ئەو کەسانی تازە دەبنە یوتیوبەر ئەوە زۆر پێویستە کاپچەر کاردێک پلەیستیشن ئەکس بۆکس لەگەڵ پیسێکی $500 ئیشەکە تەرتیب دەبێت لەگەڵ مایکرۆفۆنێکی ئەو بە سەری $150 بوو کە کڕین پێشترێ بەس دەبڵێت ئێستاگەم سەری چەندە بەڵام کاتی خۆی بۆم کڕیان بەسەر تێدەیە دەرەجەیەکە ئەگەر کامێرەکە خۆم کێشیش و دروست بین ئەوەی بەکاردێنم فیس کامێکی دەرەجەیەکە زۆر باشە ئۆکێ ئەوەش مایکرۆفۆنەکەیە ناوی میدریل 1 Pro دەرەجەیەکە لە خوارەوە شتمان هەیە بەڕاست ئەوە کۆمەڵە یاریەکی زۆر کۆنی تێدای پلەیستیشن 1 و ئەوانەی تێدایە لە CD کۆنن ئەوە لە پلان بە ڤیدیۆیش تایبەتیان لەو بکەم بێمە ناو دیسکانە پێتان نیشان نادەم زارێ چیتی دەستکردن ئەو لەو ڤیدیۆیش تایبەتە و DVD پلەیەرەکەم هەیە یەکەم DVD پلەیەر لە ژیانمدا کە کڕیمە زۆرم پێ جوان بکات خۆی ئێستاش دەکەی عیبی نییە DVD دەتوانین سەری فیلم وشتی پێ بکەین هەندێک فیلمی کەڤەریشم مایە کاتی خۆی ئەوە لەو ڤیدیۆیەکی دیکە ئینشاءڵڵا تایبەت دێمە ئەو یادگاریانە و خەڵاتە چی دیکەشمان هەیە ئەو خەڵاتە پێم وابی لەلایەن خەڵاتی ئای ئینفلوەنسەر بوو بەس ناوی منیان بە غەرەتی نووسیە ژیریان نووسێ ژیر دەبڵ ئی بە کوردیەکیە بە ئینگلیزیە سوپاسی جەماعەتی ئای ئینفلوەنسەر دەکەم ئەم خەڵاتیان بەم بەخشی سوپاس هەندێک شتکەم هەیە کە ئەوانە ئیباسکردنینە دەبێت ڤیدیۆی تایبەتیان لەسەر دروست بکەم تەلەڤیزیۆنەکەی کە بەکاری دێن لە ماوەڕێنی خۆشەویست تەلەڤیزیۆنێک زۆر ئاساییە زۆر جار دەڵێن تەلەڤیزیۆنێک باشە لە بۆ پلەیستیشنەوانە بەکاربین تەلەڤیزیۆنێک بی 4K 60 فریم بی 60 هرتز بی ینی ئاساییە بدەوێت $450 بیکڕی ئەگەر تەلەڤیزیۆنێکی زۆر مهمت دەوێت 4K 120 هرتز بداتین دەبی لە پشتەکەی نووسراوی من LGی کۆن بەکاردێنم ئەوە کۆنە ئەمری تقریبان لە 4 ساڵی دەچی 3 ساڵە 4 ساڵە پێم وابی هاتیم 3 ساڵ و نیم 4 ساڵە کاتی خۆی بە $500 بوو ئێستا هەرجانترەکیت بە $350 بیکڕی 650 4K و 100 زۆر مواصفاتی مهمی نییە بەڵام 4K 60 هیچ کێشەی نیە لەگەڵنا قەناعەتم پێ دێت عیبی نییە مێزەکەش ئیکیا 6 تەبیعیە کورسێکی تەبیعیشمان هەیە قەنەفەتەوە دادەنیشتنە بخۆم لێرە یاری دەکەم ئۆکێ ئەڕێنی خۆشەویستم هیوادارم ڤیدیۆیەکەتان بەدڵبی تکا دەکەم دگمێ لایک لەبیر نەکەن بۆ پشتگیریکردنە کارەکانم تا ڤیدیۆی دیکە بەخوای گەوردان ئەسپێرم خوداتان لەگەڵ